بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 67. شیکاری پرسیارەکان. پلان دابنێ. لە کاتی شیکاری پرسیارەکان هەموو کات پرسیارەکەی دەخینمەوە و بیر دەکەمەوە، پلانێک دادەنێم، ڕێگایەک هەڵدەبژێرم بۆ شیکارکردنی ئەو پرسیارەی کە لە بەردەستمە. لە خوارەوە ژمارەیەک ڕێگە هەیە دەتوانی بەکاریان بینی بۆ شیکارکردنی پرسیار. لەو ڕێگایانە خشتەیەک دروست بکە، یان بە دوای شێوازێکدا بگەڕێ، یان لیستێکی ڕێکخراو بنووسە، ویا بە هەنگاوەکانتە بچۆوە، هێڵکاریەک دروست بکە، بخەمڵێنە و ساغ بکەوە، دەرەنجامی ژیربێژی بەکاربێنە، پرسیارەکی ئاسانتر شیکار بکە. لەو ئەوانە هەندێک لە ڕێیەکانن، بێگومان ڕێگەی دیش هەیە بۆ شیکاری پرسیار. ناوی ئەو ڕێگەیە بینە کە بەکاری دێنی بۆ شیکاری هەریەکە لەو پرسیارانەی خوارەوە، هۆی هەڵبژاردننی ڕێگایەکەش ڕوون بکەوە، بەڵام نەنووسرایە پرسیارەکە شیکار بکەیان نا. تۆزەک دوو دڵم لە شیکارەکەی، چونکە هەر نووسرایە ناوی ڕێیەکە بێنە و لەبەرچ ئەو ڕێگەیەشت هەڵبژارد. پرسیاری یەک، لەو بڕەجەبریە، ئەو بڕەجەبریە 5 پیتین کۆد و ڕامێنە. ڕامێنەش هەڵە نووسرایە، دەبا نووسرا بە ڕامێنە. ڕامێنە واتە سەیر کەوت تەماشاکە. ئێستا من دەچم تەماشای ئەو بڕەجەبریەی دەکەم 2-3 جار. گەورەترین ژمارەی سروشتی، زۆر گرنگە وشەی سروشتی، چییە کە دەتوانی لە جیاتی گۆڕاوی نە دای بنەی بە مەرجەک بەهای ئەو بڕە لە 24 تێنەپەڕێ. مانای چێ تێنەپەڕێ لە 24؟ واتە گەورەتر نەبی لە 24. بچووکتربی کێشە نییە، بەڵام گەورەتر نەبی. بە مەرجەکیش گەورەترین ژمارە، واتە ڕەنگە 2-3 ژمارە هەبی، بەڵام دەبی گەورەترینیان هەڵبژێرم. ئێستا دەبی ئەم بزانم سروشتی مانای چییە؟ ژمارەی سروشتی. ژمارەی سروشتی هەموو ئەو ژمارانەیە کە کەرتیان لەگەڵ نییە، کە ژمارەی دەی نینە، کە هێمای کەمیشیان لە لای ڕاست نییە. واتە لە یەکەوە هەتا ملیۆنان، 1 و 2 و 3 و 4 و 5 هەمویان ئەوانە ژمارەی سروشتینە، کە بەڵام بۆ وێنە 3.5 سروشتی نییە، یان 27 دابەش 5 سروشتی نییە، یان کەم 4 ئەوانە سروشتی نینە. کاتە ئەمن ئێستا چ دەکەم؟ کامە ڕێی هەڵبژێرم، چ بکەم چ نەکەم؟ ڕەنگە ئەم بچم 2-3 ڕێ هەیە. خەمڵاندن باشە، بۆ وێنە ژمارەکی هەڵدەبژێرم بە کەیفی خۆم، دەنووسم ڕەنگە نە بکاتە 3، دەخەمڵێنم 5 جاران 3 دەکا 15. کۆی دەکەمەوە لەگەڵ 2 یەکسان دەبی بە 17. ڕاستە 17 گچکەترە لە 24، بەڵام واتە 17 گەورەتر نیە لە 24، بەڵام ڕەنگە لێرە ئەم ژمارە 3 هەڵبژارد، ڕەنگە ژمارە 3 گەورەترین ژمارە نەبی. ناچارم 4 هەڵبژێرم بۆ وێنە، 5 هەڵبژێرم و یەکێکە بچم ساغی کەمەوە بزانم کامە ڕاستە. کەواتە یەک لە ڕێگایەکە بخەمڵێنە و ساغ بکەوە. ڕێگایەکی دیکەش دروستکردنی هاوکێشە. لێرە هەرچەندە نەنووسرایە دروستکردنی هاوکێشە، یان
بە دوای شێوازێک بگەڕێ، هاوکێشە شێواز نییە بەڵام بە دوای ڕێسایەک بگەڕێ یان دەرەنجامی ژیربێژی. کاتە ئەمن دەتوانم لێرە بنووسم کە ئەو ڕێی هەڵم بژارد خەمڵاندنە و ساختکردنەوەی لەبەر چونکە هەستم کرد بەو ڕێگای دەتوانم بگەمە ئەو ئەنجامەی کە دەمەوێ. بێگومان خشتەیەک دروست بکە بە خشتە ڕەنگە ئەمن نەگەمە هیچ وەڵامەک یان بە هەنگاوەکان تا بچەوە ئەوەش دەبی، بەڵام هێڵکاری بۆ وێنە بە کەلک نایە. پرسیارێکی ئاسانتر شیکار بکە ئەویش دەبی، بەڵام زیاتر خەمڵاندن باشەوە دەرەنجامی ژیربێژی بەکارهێنانی هاوکێشە و ڕێسا. کاتە ئەمن دەچم هاوکێشەکی دروست دەکەم، 5 کۆد و یەکسان بی بە 24 و بزانم پیتی دەکاتە چەند. پرسیارەکە شیکارکە، بەڵام ئەمن هەر شیکاری دەکەم لۆ ئاسانکردن. ئەمن لێرە 5 پیتی دادەنێم، کۆی دەکەمەوە لەگەڵ 2 بەخۆی هەر کۆکرابەوە لەگەڵ 2 یەکسانی دەکەم بە 24. ئەگەر بکاتە 24 هاوکێشەکەی شیکار دەکەم لای ڕاست 5 کۆد و لای چەپ 24. کەواتە 5 دووشی لەگەڵبی ئەو دووە بەبێ دوونا دووشی لەگەڵبی ئەو جە دەکا 24. ئەدی ئەگەر دووەکەی لابم دەبی 5 بکاتە چەند؟ بێگومان دەبی بکاتە 22. کەواتە دەنووسم چ ژمارەك لەگەڵ 2 دەبیتە 24 22. کەواتە دەنووسم 5 هیچ نەبی دەبی یەکسان بی بە 22. ئەو 5 واتە ئەگەر 5 کۆ بکەم دەبی بکاتە 22، چونکە 5 کۆ 2 کردە 24 مادام 5 پیتی بەتەنێ دەکاتە 22. ئێستا باشە چ ژمارەکی سروشتی جارانی 5 بکەم دەکاتە 22. هیچ ژمارەکی سروشتی جارانی 5 بکەم ناکاتە 22. لەبەر چ؟ چونکە 22 لە چەند جارەکانی 5 نییە. نە 5 جاران 1 دەکا 22، نە 5 جاران 2 دەکا 22، نە 5 جاران 3 و نە 5 جاران 4 و نە 5 جاران 5. بەڵام ئەمن دەچم دەگەڕێم بە دوای ژمارە کە نێزیک بی لە ئەنجامی لێکدانی لەگەڵ 5 نێزیک بی لە 22. مەرج نییە بکاتە 22. لە خشتەی لێکدان لۆم دەردەکەوی کە ئەمن ئەگەر 5 بینم جاران و کەڕەتی 4 بکەم دەکاتە 20 کە نێزیکە لە 22. کەواتە دەخەمڵێنم کە پیتی یەکسانە بە 4. ئەوجا کە پیتی یەکسان بوو بە 4 5 جاران 4 ئێستا ساغی دەکەمەوە دەچمە ئێرە 5 جاران 4 دەچمە لای ئەو هاوکێشە یەکەمە 5 جارانی 4 دەکەم ئەو 5 و 4 ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 2 بزانم دەکاتە چەند. 5 جاران 4 دەکا 20 کۆشی دەکەمەوە لەگەڵ 2 دەبیتە 22 نابیتە 24 دەبیتە 22. بەڵام لە پرسیارەکەی نووسرا بوو لە 24 تێپەڕ نەکا، واتە 22 باشە چونکە تێپەڕ ناکە. ئەوجا ئێستا ئەمن ئەگەر بینم 5 نەکەی بکەمە 5 چ دەقەومێ بزانم گەورەترین شت چییە. ئەگەر ئەو پیتی نەئەی بکەمە 5 دەبینم کە 5 جاران 5 لێرە کۆ بکەمەوە لەگەڵ 2 5 جاران 5 25 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 دەکا چەند؟ دەکا 27 چونکە 25 و 2 دەکا 27. ئەو کات هەڵەیە چونکە نووسرا بوو لە 24 تێنەپەڕی نابی لە 24 زیاتر بی، کاتە 5 نابی مادام 4 گەورەترین ژمارەیە کە بتوانم لەو بڕەی داینێم بێ ئەوەی بڕەکە بەهایەکەی لە 24 زیاتر بی. ڕاستە ئەوە بڕە و بەخۆی هێما یەکسانی لەگەڵ نییە، بەڵام ئەمن هەر لەبەر ئەوەی
هەتا بتوانم وەڵام بدەمەوە دەیکەمە هاوکێشە، بەڵام هێشتا هەر بەخۆی هەر دەکاتە بڕ، چونکە هاوکێشە نەیکردە 24 واتە هێشتا هەر بڕە. هاوکێشە واتە دەبی لای چەپ و لای ڕاست وەکو یەکبی، بەڵام لێرە ئەمە پێویستم پێ نییە وەکو یەک بن هاوسەنگ بن، پێویستم تەنیا پێیە کە لە 24 زیاتر نەبی. ئەوەی ڕاستی بە باشتر بووە بۆ ئەمن لە جیاتی هێمایی ئەو هێمای یەکسانە بە هێمایشکەم دانابە، ئەویش ئەو هێمایم دانابە بچووکترە یان ئەوها هێمای بچووکترە لە یان یەکسانە بە ئەو هەم دانابە باشتر بوو لە جیاتی هاوکێشەی. بەڵام هاوکێشە تەنیا لۆ ئاسانکاری هیچی دینە، تەنیا لۆ ئاسانکاری دامنایە. کەواتە ئێستا زانیم وەڵامەکە چییە؟ 4 گەورەترین ژمارەیە کە لە جیاتی پیتی داینێم بێ ئەوەی بەهایەکەی لە 24 گەورەتر بی، بەهایەکەی دەکاتە 22 22ش گچکەترە لە 24 کەواتە زۆر باشە. ئێستا بێمە لای پرسیاری 2 لاکێشەیەک درێژیەکەی 10 سانتیمەترە و پانیەکەشی 5 سانتیمەترە، چێوەکەشی 20 سانتیمەترە. درێژیەکەی و پانیەکەی 2 ژمارەی سروشتینە، ئەوە زۆر گرنگە، واتە کەرتنینە سروشتینە، بەڵام بچووکترن لە 10 واتە دەنیە 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و 9 نابی بکاتە 10 بچووکتر بی لە 10. ئایا بچووکترین بەهای پانی بریتیە بچووکترین بەهای پانی بریتیە لە 1 واتە بێگومان ناتوانم لە 1 کەمتر بی، چونکە نووسرا ژمارەی سروشتی ئەگە لە 1 کەمتر بوو ناکە سروشتی، کاتە ئەو زانیاریە تۆزێک لە زیادەیە. بچووکترین بەهای پانی بریتیە لە 1 واتە دەتوانم 2 دەتوانم 3 بەڵام ناتوانم گچکەتر لە 1. ئێستا ئایا دەبی بەهای 10 و بەهای پ چەند بی هەتا ڕووبەری لاکێشەکە بکاتە 25 سانتیمەتری دووچە؟ ئەو پرسیارە هەتا ڕادەیەک زەحمەت بوو، بە تایبەتی کە پرسیاری 2 بی هەتا ڕادەیەک زەحمەتە. کەواتە لێرە ئەم دەچم لە 2 ژمارەی دەگەڕێم، بێگومان ئەگەر ئەوە پیتی بی ئێرەش پیتی ئێرەش پیتی پ، چونکە لاکێشە 2 لای وەکو یەکە، 2 لایەکە دیشی ئەوەندەی یەکە. چێوەی لاکێشە واتە د کۆ د کۆ پ کۆ پ، ئەوە چێوەیە سەرجەمی هەر 4 لایەکانی. کەواتە ئەمە چم دیسان دەتوانم خەمڵاندن بەکاربینم و دەتوانم هاوکێشەش بەکاربینم، واتە بەکارهێنانی ڕێسە. ئەمە دەزانم کە چێوەی لاکێشە دەکاتە سەرجەمی هەر 4 لایەکانی، ئەو لایە لەگەڵ ئەو لایە کۆ ئەو لایەش کۆ ئەو لایە 4 لای هەیە. بەڵام لێرە لاکێشەکەی من چێوەکەی 20ە، کەواتە دەنووسم د کۆ د کۆ پ کۆ پ، واتە 2 دانە د و 2 دانە پ. ئەگەر 2 دانە د لەگەڵ 2 دانە پ یەکسان بی بە 20 ئەدی 1 دانە د 1 دانە پ دەبی ئەو کات یەکسان بی بە 10 واتە ئەگەر هەر 4 لای بکاتە 20 2 لای لەگەڵ 1 درێژی و پانی دەبی بکاتە 10، ئەوە ژیر بێژیەکە ئەو هایە. باشە ئەگەر درێژی و پانی بکاتە 10 دەبی ئەمن لە 2 ژمارەی بگەڕێم کە سەرجەمیان بکاتە 10. 6 و 4 دەکاتە 10، 7 و 3 یەکسانە بە 10، 9 و 1 یەکسانە بە 10، 8 و 2 یەکسانە بە 10،
6 و 4 5 و 5 یەکسانە بەدا. ئێستا ئەگەر گریمان ئەمن درێژیەکەی دەکەمە 6 پانیەکەشی دەکەمە 4. 6 و 6 و 4 و 4 کە کۆیان دەکەمەوە دەکاتە 20. ئەوە هەر نەبی چێوەکەم ڕاستە. ئێستا کە دێمە لای ڕووبەرەکە، ڕووبەری لاکێشە دەکا درێژی جاران پانی یان بنکە جاران بەرزی هەمان شتە. کاتە ئەو دوو ژمارەیە 6 و 4 کە لێکیان دەدەم دەبی بکاتە 25 لێرە نووسرا بوو. لێرە نووسرا بوو ڕووبەری لاکێشەکە دەبی بکاتە 25. هیچ دوو ژمارەی سروشتی نییە بکاتە 25 بێجگە لە 5 جاران 5. هیچ شتێکی تکە ناکا 25. ئەگەر بچمە خشتەی لێکدان هیچ شتێک نییە بکاتە 25 بێجگە لە 25 جاران 1 و 5 جاران 5. بەڵام نووسرا بوو درێژی و پانی هەردووچیان لە دا گچکەترن، واتە ناتوانم درێژیەکەی بکەمە 25. ژیربێژیەکە ئەوهایە، خەمڵاندنەکەش هەرەوهایە. ئەگەر درێژیەکەی بکەمە 25 ئەو کات چێوەکەش تێک دەچی، کاتە نابی. ئەدی چ بکەم؟ ناچارم درێژیەکە و پانیەکەی بکەمە 5 کە کۆیان دەکەمەوە دەبیتە 10 کە لێدەرکردنیش دەکەم کە ببورن لێکدانەکەش هەر دەبیتە 25 کەواتە دای دەنێم کە درێژیەکە و پانیەکەی یەکسانە بە 5. ئەوها کەواتە پانیەکەی یەکسانە بە 5 لێرە پانیەکە یەکسانە بە 5 سانتیمەتر، ئەگەر سانتیمەتر بوو بەوێنە، درێژیەکەش یەکسانە بە 5. بەڵام لێرە کە درێژیەکە و پانیەکە وەکو یەک بووە 5 کەواتە لاکێشەکە نەما بووە 4 گۆشە. بەڵام ئیدی ئەوهایە، پرسیارەکە ئەوهایە چارەم نییە، تەنیا 5 جاران 5 دەکا 25 هیچ شتێشکە ناکا 25. کەواتە دێمە ئەو دەرەنجامەی کە درێژی لاکێشەکە 5 سانتیمە، پانیەکەشی هەر 5 سانتیمە، ڕووبەرەکەی 25 چێوەکەشی 20، بەڵام لاکێشە نەما بوو بە 4 گۆشە. چ ڕێگایەکم بەکارهێنا؟ ڕێگای خەمڵاندن، ڕێگای دەرەنجامی ژیربێژی، ڕێگای هاوکێشە، بەکارهێنانی ڕێسای چێوە، بەکارهێنانی ڕێسای ڕووبەر، ئەوانم بەکارهێنا. پرسیاری 3 لە 3 گۆشەکە ڕامێنە. تەماشای 3 گۆشەکە بکە. دەچم تەماشای دەکەم جوانەوە. ئەگەر بتەوێت چێوەی ئەو 3 گۆشە ببینیەوە کە ئەگەر پیتی نەکردیە 5 دوو ڕێ هەیە. ڕێ یەکەم چییە؟ دەتوانی ژمارە 5 لە جیاتی گۆڕاوی نەدانەی بۆ دیتنەوەی درێژی هەر لایەک. ئەوجا هەر 3 لایەکەی کۆبکەیەوە. ڕێی دووەم دەتوانی هەر 3 بڕاک زەبریەکان کۆبکەیەوە، ئەوجا 5 لە جیاتی گۆڕاوەکەی دانەی لەو بڕێی کە دەستت دەکەوی. کام لەو دوو ڕێیە ئاسانترە بۆ دیارکردنی چێوەی 3 گۆشە؟ ئەوە ڕوون بکەوە و بەهای چێوەکەش دیاری بکە بە بەکارهێنانی هەر یەک لەو دوو ڕێگایە. ئێستا من ئەو 3 گۆشەم هەیە، 2 نەکۆ 1 2 نەکۆ 2 2 نەکەم 1. ئێستا دەچم چێوەکەی دەبینەوە. ڕێگەی یەکەم یان ئەوە ڕێگەی دووەم. ڕێگەی یەکەم نووسرایە لە جیاتی دانان
بەڵام وا بزانم ئەمن ڕێگە یەکەمم کردیتە لە جیاتی دانان نیە کێشانیەک ناویان چییە ئەمە ڕێگە یەکەم نووسرا بوو لە جیاتی دانان کەواتە یەکێک ئەو لایەنە دەینم لە جیاتی پیتی نە دەنووسم 5 کەواتە 2 جاران 5 کۆ یەک دەکات چەند 2 جاران 5 دا یەکیش 11 ئەو لایە بۆ 11 ئەدی ئەو لایە ئەویش دەینم 2 جاران 5 کۆ 2 دە و 2 بۆ 12 ئەو لایەش بۆ 12 ئەدی ئەو لایە چەندە ئەو لایە چەندە ئەو لایەش 2 پیتی نە 2 جاران 5 یەکی لێ بڕوە کاتە بووە 9 ئێستا لایەکانم هەموو هەیە چێوەکەی کو دەبینەوە 11 و 12 و 9 کۆ دەکەمەوە 11 و 9 دەکا 20 20 و 12ش دەبی بکاتە 32 کاتە چێوەکە یەکسانە بە 32 چێوە یەکسانە بە 11 کۆ 12 کۆ 9 32 32 ئەو سانتیمەتر بی مەتر بیش کێشە نیە ڕێگەی دووەم ئەو بڕانە هەمووی دەنووسمەوە وەکو خۆی ئێستا کۆیان دەکەمەوە ڕادەکانی پێک دەچن کۆ دەکەمەوە 2 دەکاتە 6 دانا پیتی نە کۆ یەک کەم یەک 0 ڕۆیشت چماوە تەنیا کۆ 2 ماوە کۆ 2 ئێستا دەچم لە جیاتی دانان 6 جاران 5 کۆ 2 6 جاران 5 30 کۆ 2 یەکسانە بە 32 هەمان چێوە هەمان وەڵامە ئەوجا خوێندکاری ژیر بە خۆت بڕیار بدە کام ڕێگا ئاسانتر بوو بە تو کام ڕێگا زەحمەتتر بوو ئەمە لێرە بڕیار نادەم دێمە لای پرسیاری چارەم کە ئاسانترین پرسیارە بەڕای من دەبووە پرسیاری یەکەم بە زانا پاکەتی دەسماڵی کاغەزی ڕێکخراو لە ناو سندوقدا دەکڕێ لە کارگەکەی داوا کرد کە ژمارەی پاکەتەکان لە سندوقدا زیاد بکەن 4 پاکەت لە هەر سندوقەک زیادکەن بۆ پاشەکەوتی تێچوونی بارکردن ئایا چەند پاکەت لە بارێکی 6 سندوقی زیاد دەکا 4 جاران 6 و تەواوی 6 جارانی 4 دەکەم نازانم ئایا لەبەرچەو پرسیارە ئاسانە هەیە 240 پاکەت زیاد دەکا پاکەت نازام ئەوە لەبەرچە دەبیتە هۆی پاشەکەوتی تێچوونی بارکردن ئەگەر بارکردن بە کیلۆبی یان بە پاکەت بی هەمان شتە ئەو کات دەیتوانی سندوقی زیاتر بکڕی لە جیاتی 6 سندوقی زیاتر سندوقی بکڕی بەڵام دیارە ئەوها باشترە نازانم ئیدی ئەوها 240 پاکەت زیاد دەبی لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 67 دەربارەی پلان دانان و دەربارەی هەڵبژاردننی ڕێگە ئەو ڕێ ئەم لێرە هەڵبژارد چ بوو هیچ ڕێگەیەکی تەنیا ڕێگەی ڕێسا دروستکردنی لە 2 ڕێسایەک دەڕۆم کە ئەویش ئەوەیە کە پاکەتەکان زیاد دەبن ئەژمێر دەکەم جەهران دەکەم ڕەنگە ژیربێژی نازانم خەمڵاندن نییە لێرە بێگومان دەرەنجامی ژیربێژی یان
خشتە نییە، هێڵکاری نییە، کاتە تەنیا بەکارهێنانی ڕێسایە. لێرە هاتمە کۆتاییش لاپەڕە 67 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.